ئێمە بەڕاستی ئەو کاندیدانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە تقریبان لە مانگی نوێی پارەوە داواکارین و داوامان لە کاک قوبات دەکە بیبینین سەبەبی پێکنهێنانی ئەنجومەنی پارێزگاکەمان پێ بڵێت هۆکارەکان چین لە بەردەم پێکنهێنانی پارێزگاکە هەروەها کارەنەبوونی پارێزگاکە و هەروەها بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و ئەو پرۆژانەی کە لە پارێزگاکەدا تا ئێستاکە پەکیان کەوتووە و بە شێوازێک لە شێوازێک پارێزگای هەڵەبجە فرامۆش کراوە. بۆیە بە پێویستمان زانی کە ئێمە داوای بینینی کاک قوبات بکەین و ئەو داوانیان لێ بکەین چونکە جگە لەوەی کە 3 ساڵە ئەم پارێزگا بۆ بە پارێزگا و پەرلەمان بڕیاری تایبەتی بۆ دەرکردووە و ئەم ساڵ لە 16ی سێ ئەنجومەنی وەزیران 4 بڕیاری بۆ دەرکردووە هیچ کام لەو بڕیارانە نەچوێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئێمە بەدواداچوون بۆ ئەو بڕیارانە دەکەین کە پێمان وایە کە لەلایەن لای کاک قوباتە چونکە ئێمە کە لە سەردانمان بۆ لای وەزیری ناوخۆ جەنابی کاک کەریم سنجانی پێی ڕاگەاندین وتی من ناوەکانم پێشتر نردوو دووبارەش دەینێرمەوە بۆ لای کاک قوبات کە ئەو بەرپرسە لە لیژنە باڵاکە و هەروە وتی من ئەندامم لەو لیژنە باڵایە و تا ئێستاکە یەک کۆبوونەوەمان کردو نازانین بۆچی کۆبوونەوە ناکرێت و منیش وەکو ئێوە پرسیارم هەیە.